سڵاو لێبێت لە پارێزگای هەڵەبجەم چوارەمین پارێزگای هەرێمی کوردستان هەرچەنە ماوەی چەند ساڵێکە هەڵەبجە وەکو پارێزگا ناسراوە ناسێنراوە وەکو پارێزگاش مامەڵێ لەگەڵەکرێ بەڵام هێشتا وەک خەڵکەکەیڵێن وەک چالاکوان لە هەڵەبجەڵێن هێشتا سیمای بە پارێزگابوون بە هەڵەبجەوە دیار نییە هێشتا کەم و کوڕی زۆرن لە هەڵەبجەکە وای کردووەکو پارێزگایەک نەبینرێت جیاوازی هەیە لە نێوان هەولێر و هەڵەبجە وەکو پارێزگا لە نێوان هەڵەبجە و سلێمانی لە نێوان هەڵەبجە و دهۆک بەرنامەیەم جارەی چواربازنە لەسەر کێشەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەیە پرۆژەکان لە هەڵەبجە بۆچی تاوەکو ئێستا ینی خەڵکەکەی ینی زۆر جارگوێمان لێبێ خەڵکی هەڵەبجەڵێن شەڵڵا قەزا بووە کاکە بیکەنەوە بە قەزا باشترە هێشتا لە سەردەمی کە قەزا بوو خزمەتی زیاترەکە پەرلەمانی داهاتوو چی بۆ هەڵەبجە پێکرێ ئەو بربژێرانەی کە ئەمڕۆ لەگەڵ ئێمەن حیزبەکانیان خۆیان لە خولی داهاتووە ئەگەر بوونە پەرلەمانتار چی بۆ هەڵەبجەکەن بەرنامەی ئەم جارەی چواربازن لەسەرم بابەتەیە راپۆرتێک دەبینین پێشەوەی راپۆرتەکە ببینین پێم خۆشە بربژێرە ئازیزەکانتان پێ بناسێنم کە ئەمڕۆ میوانی ئێمن بەڕێز کاوەعەلی بربژێری ژمارەیەکی یەکگرتووی ئیسلامی کوردستان کاک عەباس محەممەد بربژێری ژمارەیەکی کۆمەڵی دادگەری کاک شاهین حەمەڕەزا بربژێری ژمارەیەکی بزوتنەوەی گۆڕان لە هەڵەبجە کاک سەنگەر هەورامی بربژێری ژمارە 6 پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجە لەگەڵ ئێمەن زۆر بەخێر بن ژمارەیە گاونیشتیمانی هەڵەبجەش لەگەڵ ئێمەیە راپۆرتەکە بینین و دواتر گفتوگۆکەمان دەست پێکەین. بە نزیکەی 10 ساڵە هەڵەبجە بڕیاری بە پارێزگابوونی دراوە و لەسەر ئاستی پارێزگا دەبێت زیاتر لە 90 بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگەی فیدراڵی لە نێو پارێزگاکەدا هەبن لە کۆی ئەو ژمارەیە 25 بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگە هەن کە ڕۆژانە بۆ بەڕێکردنی کاروباری ڕۆژانەیان هاونیشتیمانیانی هەڵەبجە سەردانی پارێزگای سلێمانی دەکەن. بە سێ نەفەر و خەڵکی بین 4-5 جاری پێشێت یعنی زۆر ناڕەحەتە. عەزیز و ئیبراهیم دوو بەڵێندەری دیاری هەڵەبجەن کە نزیکەی 25 ساڵە ئەو کارە دەکەن و بەردەوام پێویستیان بە فەرمانگە حکوومیەکانە بەڵام بۆ هەر پرۆژەیەک دەبێت چەند ڕۆژێک سەردانی سلێمانی بکەن تاوەکو مامەڵەکەیان تەواو دەکەن هەرچەندە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی لە هەڵەبجە کراوەتەوە بەڵام تاوەکو ئێستا هەژماری بانکی تایبەت بەخۆی نەکراوەتەوە بۆیە خاوەنکار لە سلێمانی ئەو پارەیە دادەنێت. ئەم مستافیکە خۆی هەیە ئەو باجی خۆیدا لەوێ داوا ئەکەین لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان کار ئاسانی بکەن بۆ بەڵێندەران لە بەرەوەی زیاتی ئیشەکان بە پێشەوە بڕوات ئەویش ئەوەیە ئەو بەڕێوەبەرایەتێنەی کە پەیوەندیدارن بە ئیشی بەڵێندەران وەکو دەستەبەری کۆمەڵایەتی وەکو باجەکان باجی کۆمپانیەکان لە ناو هەڵەبجە ئیشی پێ بکرێت لەبەرەوەی ئێمە بۆ هەموو کارێکی دەستەبەری کۆمەڵایەتی یا بۆ هەموو کارێکی باجی زەریبەکان نەگەینەوە سلێمانی لە سلێمانی باج بێنەوە لەبەرەوەی بارگەرانی بۆ ئێمە و چەندی جاریش ئەڕۆین بەرمان ناکەوێت تا ڕادەیە سلێمانیەکە لە هەڵەبجە تقریباً 90 کیلۆمەترێک ڕازین بەڵام وەکوم جاروێک کە تۆشتە هەولێر لە هەولێر جواب بدەنەوە. نەگواستنەوەی بەشێکی بەرچاوی کارەکان لە پارێزگای دایکەوە بۆ هەڵەبجە بەشێکە لە کێشەکان بەڵام سەرێشەی سەرەکیە و کاتە دەست پێ دەکات بەهۆی ڕۆتینەوە خاوەنکارەکان ناچارن بۆ هەمان کار چەند جارێک لە پارێزگایەکەوە بچنە پارێزگایەکی دیکە. یەک هەفتەیە بە 2 نەفەرەوە خەریکی ئیشی ئیدارین لە سلێمانی بۆ 40 ملیۆن دینارە ئەم پرۆژەیەمان بای 40 ملیۆن دینارە ئەگەر پرۆژەیەک دە پێشینەش هەبێ بێت 10 جارەمە دووبارەکەیتەوە بۆم پرۆژەی کە لە بەردەستمایە بای 40 ملیۆن دینارە پێشینە یەکەم داوا کردو 26 ملیۆن دینار 2 نەفەرە یەک هەفتە لە سلێمانی خۆ ئاگای لێ شەویش نەگەڕاومەتەوە لەبەرەوەی بەعین زوو هەمتر نەڕۆمەوە بۆ سلێمانی اینجا قورسیان بۆ دروست کردوین لە کار و دەستەبەری کۆمەڵایەتی ئێستاڵێ ئەبێ تۆ کە پرۆژەیە دەست پێکەی لە سەرەتای پرۆژەکەەوە یەکسەر کە دوای هەفتەیەک یەکسەر کتاب بۆ ئێمە بێنی کە ئەم پرۆژە و دەست پێ کردووە جاران وانە بوو جاران لە نیهاییە دەست بەکاربوون و تەواوبوونی کارتە برمودەکەی چەندێ بوو پارەی خۆیان لێسەنیت و تەواو. هەڵەبجە لە گەرمەی شەڕی داهاتوو قەیرانی ئابووری لەلایەن هەرێمی کوردستانەوە کرایە پارێزگا بە پارێزگابوونی نەک پرۆژە و هەلی کاری نوێی نهێنایەتی ئەو پرۆژانش دەستیان پێکرابوو ڕاوەستان و زۆر بەکەمی نەبێت جوڵە و ئاوەدانی نزیک بوویەوە لە وەستان. ئەگەر هەڵەبجە بێتە پارێزگا من هیچ کات بیر لەوە ناکەمەوە هەڵەبجە جێبهێڵم لە هەڵەبجە دەمێنمەوە و ژیانێکی خۆشگوزەران لە هەڵەبجە بەسەرەوە
ئەوە بەسیترین نمونەیە بۆ گەنجی وەکو من و ئەمسالی وەکو من ئەگەر بێت و هەڵەبجە بێتە پارێزگا و هەلی کار بڕەخسێ و بتوانرێت ژیان بە جۆرێک ڕەفاهێتی ژیان چۆن بڵێ دابین بکرێت بۆ خەڵکی هەڵەبجەش ئامادەن لە هەڵەبجە بمێنەوە خزمەتی شارەکەی خۆیان بکەن و بەرەو پێشی برن لە باتی ئەوەی بڕۆن ئەو توانە و تاقی لەوە شارەکانی تر هەیەە لە هەڵەبجەیە سەرفی بکەن. سەرەتا حکوومەتی عێراقی و پەرلەمانەکەی پێداگر بوون لەسەر ئەوەی حکوومەتی هەرێم دەتوانێت ڕاستەوخۆ و بێگەڕانەوە بۆ بەغداد هەڵەبجە بکاتە پارێزگا، بەڵام هەر زوو ڕوون بوویەوە عێراقی نوێ ئامادەنیە کار بە بڕیاری پەرلەمانی کوردستان و حکوومەتەکەی بکات. ئەمە شوای کرد پرۆژەیە هێنانەدی پارێزگای هەڵەبجە بنێردرێتە پەرلەمانی عێراق. ئێستاش هەرچەندە عەبدولەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق و تێکڕای لایەنە کوردیەکان داوا دەکەن پرۆژە یاساکە بخرێتە دەنگدانەوە، پێناچێت بەم زوانە ماڵی شیع و سوننە وەک ڕێزێک بۆ شەیدانی هەڵەبجە گڵۆپی سەوز بۆ 19مین پارێزگای عێراق هەڵ بکەن. لە ئێستاە هەوڵەکانمان چۆنەڵی چڕتر کردوتەوە لە خەریکی لۆبین لەگەڵ سەرجەملایەنەکان و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها سەرۆکی فراکسیۆن لەگەڵ ئەو لایەنانەی کە پێشووتر ناڕازی بوون بەرامبەر بە پارێزگابوونی هەڵەبجە سەردانیان کردوون و ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە من دڵنیام لەوەی کە هەڵەبجە ئەبێتە پارێزگا لەبەرەوە هەنێک لایەن هەبوون کە پێشووتر ناڕازی بوون بەرامبەر بە پارێزگابوونی هەڵەبجە. ئێستا ئەو چۆنەڵێ ئەو گرژی و ناکۆکیان نەماوە، یعنی ڕەزامەندن لەسەرەوەی کە هەڵەبجە بێتە پارێزگا. پێشووتر بربەستە بوو کە هەنێ لایەن ناوی چەند قەزایەکی کیان ئەهێنا لە پاڵ هەڵەبجەیە کە بێتە پارێزگا، بەڵام ئێمە وەکو کورد ڕێگرنی لەوەی کە هەر قەزایەک ببێ بە پارێزگا با بێ، بەڵام ناکرێت هیچ شوێنێکی کە ببەسرێتەوە بە پارێزگای هەڵەبجەوە لەبەرەوە هەڵەبجە یەک لەبەرەوەی کە هەموو لایەک ئەزان کە هەڵەبجە تاوانێکی بەرامبەر بکراوە لە ساڵی 1970 کە هیچ شوێنێک لە عێراق ئەتوانم بڵێم ئەو تاوانەی بەرامبەر نەکراوە. هەروەها ڕێکارە ئیداری و یاسایەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تاو کراوەتەوە، ناکرێت قەزایەک بێنی کە هێشتا هیچ ڕێکارێکی ئیداری و یاسایی تاوانەوە بێت لە هەڵەبجەیەکە هاتوۆتە ناو پەرلەمان بۆتە پرۆژە یاسا خوێنەوەی یەکەم و دووەم بکرا و لە خوێنەوەی لە دەنگدانی کۆتاییە بڵیت دەنگ بەم پرۆژە یاسایە نایم تاکو ئەمە نەکرێت. یعنی بەڕاستی ئەمە من دایانێم هەڵەبجە جارێکی کە تاوانی بەرامبەرەکرێت ئەگەر بێت و هەر فراکسیۆنێک هەر ئەندام پەرلەمانێک کە دەنگی بەڵێ نەبێت لە چۆنەڵێ لە خوێنەوەی سێم یاخود لە دەنگدانی کۆتایی بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە وەک وایە جارێکی تر تاوانێک بەرامبەر بە هەڵەبجە ئەنجام بدرێت. بە گوتەی بەرپرسانی پارێزگای هەڵەبجە عێراق دەرگای ئەودانی پارێزگای هەڵەبجەی قوفڵ کردووە، قوفڵێک کە کلیلەکەی لە دەستی پەرلەمان و حکوومەتی عێراقدایە. ئەو کەنە محافەزە ئەمە لە ڕووی معنەوی و گەورەیە بۆ ئێمە. سەبارەت بە ڕێکارەکانی تەواوبوونی و پارێزگابوونی هەڵەبجە تەنها یەک جەلسە ماوە، ئەویش دەنگدانە لەسەر پارێزگابوونی هەڵەبجە کە بووە پارێزگا لە ڕووی بودجەی هەم پەرەپێدانی پارێزگاکان هەم بودجەی وەبەرهێنان حیسەی هەرێمی کوردستان زیاد دەکرێ و ئەتوانێت هەڵەبجە وەکو پارێزگایەک لەو سندۆقی گەشەپێدانانەی کە هەیە لە میزانیەی عێراقا سوودمەندی زیاتر بێت، چونکە ئێستا ئەبێت لە ڕێگەی پارێزگای سلێمانیەوە هەندێک هەنگاو بنرێت و لە ڕووی مەرزەکانەوە لەگەڵ ئەوەی کە لە 20 ئێستا لە هەرێمەوە دابین کراوە بۆ پارێزگای هەڵەبجە، ئەو کاتە لە ڕۆ مەرزەکانیشۆ بەپی یاسای لە عێراق کە دەرچووە ئەتوانرێت سوود لە مەرزەکان هەموو محافەزەیەک وەرگرێەوە بۆ کردنەوەی مەرزەکانیش دەوری هەیە. هەڵەبجە بێتە پارێزگا و مەرزەکانیش بە تایبەتی مەرزی سازان بکرێتەوە لە ڕووی زەویزارەوە گەشەپێدانێکی زۆر باش ئەدرێ بە هەڵەبجە و بەڕای ئێمە کۆچی پێچەوانە ڕوو ئەدا ئەو کاتە بە مەرجێک تەنها بە پارێزگابوونی هەڵەبجەکە نا لەگەڵیشیا مەرزی سازان بکەوێتە سەرپێی خۆی. هەڵەبجە بە دووری 75 کیلۆمەتر کەوتۆتە خواری و ڕۆژەڵاتی شاری سلێمانی، ڕووبەرەکەشی 1029 کیلۆمەتر چوارگۆشەیە، ژمارەی دانیشتوانەکەشی نزیکەی 140,000 کەس دەبێت، چڕی دانیشتوانیش 130 کەسە لە هەر کیلۆمەترێک چوارگۆشە. سازگار سەڵح ڕوودا، هەڵەبجە. زۆر باشە، راپۆرتەکەمان بینی
گفتوگۆکە دەست پێ یەکەم لە کاکاوە دەست پێ یەکەم کاکاوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ چوونتان چییە ڕێیتان چییە لەسەر پارێزگای هەڵەبجە پرۆژەکان لە پارێزگای هەڵەبجە سیمای بە پارێزگابوونی هەڵەبجە پارێزگایەکی تەواوە بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا ئەچمەوە بۆ ئەو وتەی کە جەناب و باسی کرد کە هەوڵاتیان ئەڵێن شەڵا قەزا بووینایە ئەڵێم ئەوەی کە ئێستا ڕوو ئەداوە ئەم چەند ساڵە ڕوویداوە باجی قەزابوونی هەڵەبجەیە ئەگەر بکرایە چەند ساڵێک لەوە پێش هەڵەبجە بوایەتە پارێزگا ئێستا ئەمە ڕووی نەیەدا کە ئەیبینین وەکو کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان نەخێر بە هیچ شێوەیەک لە ئەدای ئیدارەدانی پارێزگای هەڵەبجە بە تایبەتی لە حکومەتی هەرێمەوە پەراوێزخستنی لە ماوەی 9 ساڵ و 4 مانگ کە ئێستا ئێمە دەست بەکارین وەکو پارێزگای هەڵەبجە ئەدایەکی زۆر لاواز بووەوە پەراوێزخستنێکی ئەتوانە بڵێم تەواو لە بواری پرۆژەکانە هەبووە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئێمە ژماری پرۆژەکانمان 186 پرۆژە ئێستا حاڵی حاضر بە 254 ملیار پرۆژەمان هەیە کە ئەتوانم بڵێم زۆربەی زۆری ئەم پرۆژانە وەستاوە ئەمەوێ ئێوە بڵێم کە سیرکردنی پارێزگای هەڵەبجە بەوەی کە تەنها لە کاتی هەڵبژاردنەکانە ئەویش لە چەند 4-5 مانگی پێش هەڵبژاردنەکان بیری هەڵەبجە بکرێتەوە کە کۆمەڵێک پرۆژەی ئەعلام بکرێ ئەمە لە زاکیرەی خەڵکە ماوەتەوە کە 9 ساڵە ئێمە ئەم پرۆژانە ئێستا پرۆژەمان هەیە هی ساڵی 2009 تەواو نەبووە بە نمونە نەخۆشخانەی کیمابارانی هەڵەبجە پرۆژەمان هەیە ڕێگای دووسایدی سەی سادق هەڵەبجە کە بە جوهدێکی زۆر گیانمانە ئەوەی کە خەڵک سوودمەند بێ لێ بەڵام هی ساڵی 2010 تا ئێستا تەواو نەبووە پرۆژەکانی وەکو هۆڵی ڕۆشنبیری هی ساڵی 2012 لەبەرەوە هەڵەبجە پەراوێز خراوە لە ڕووی پرۆژەکان و لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی پێکهێنانی ئیداری پارێزگای هەڵەبجەوە بۆچی وە کارەکەی چییە؟ زۆر باشە جا دێمەوە لای جەنابەت پێشەکی یەرێکی دوو خولەک ڕێی خۆتان بڵێن دواتر گفتوگۆکە کەین کاک عەباس جەنابەت وەکو کۆمەڵی دادگەری ئێوە بۆ چوونتان چێ لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە و پرۆژەکان لە هەڵەبجە بۆ تا ئێستا ینی ئینسان دڵی ئاو ناخواتەوە بڵێ پارێزگایە هەستەکەی نوقسانیە گەیەکە ئەڵێ پارێزگای هەڵەبجە لەگەڵ ئەو قسەی یان پێت وایە هەڵەبجە پارێزگایە بەتەکید هەڵەبجە پشتگوێ خراوە بەتەکید هەڵەبجە زوڵمی لێکرێ بەتەکید هەڵەبجە ئەوەدان نەکراوەتەوە گرنگی نەدراوە بە سیمای هەڵەبجە سیمای شارستانەتی هەڵەبجە گرنگی نەدراوە بە هاوڵاتیانی هەڵەبجە کاتێک هەڵەبجە بە دەستێکی بەهێز لە ساڵی 1963 دواتر بۆ 74 و دواتر بۆ 1970 و 1970 جینۆسایی دەکرێت بە چەکی کۆکوژی نێودەوڵەتی لێی دەدرێ هەزارانی تیا شەهید دەبێ بریندارە بێ تەختەکرێ هەڵەبجە وێران دەبێ ئیدی هەڵەبجە و هەڵەبجەیەکان چاوەڕێ دەکەن هەڵەبجە ئەوەدان بکرێتەوە هەڵەبجە قەرەبوو بکرێتەوە هەڵەبجە سیمای شارستانەتی پێ ببەخشرێتەوە هەڵەبجە بکرێتەوە بە هەڵەبجە گرنگی بە هاوڵاتیانی هەڵەبجە بدرێ بەوانە بدرێ کە کەسەکاری شەهیدەکانن بەتەکید نەدراوە ئێستش کۆنگرەی ڕۆژنامەنووسی چەند مانگ لەمەوبەری بنەماڵە و کەسوکاری شەهیدانەوەیە کە مینحەکەیان پێ بدرێ گرنگیان پێ بدرێ خانەوەکانیان بەتەکید دوولانی پەیوەنددار و بەرپرسیار هەیە لەم نێوەندەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیاری یەکەمە لە ئەوەدان نەکردنەوەی هەڵەبجە لە پشتگوێ خستنی هەڵەبجە حیزبەکانی دەسەڵات بە پلەی دووهەم دێن بە پلەی سێهەمیش ئیدارەی هەڵەبجە ئەوەی کە پێی دەوترێ پارێزگای هەڵەبجە و ئیدارەی پارێزگای هەڵەبجە دەدا هەڵەبجەیەکان چاوەڕێ بوون هەڵەبجەیان بۆ ئاوەدان بکرێتەوە هەڵەبجەیەکان گەنجەکان چاوەڕێ بوون دابمەزرێنێن هەلی کاریان بۆ بڕەخسێنرێ دەرفەتیان بۆ بەڕەخسێنرێ بژین ژیان دروست بێتەوە لە هەڵەبجە هیچ نا هەڵەبجە بکرێتەوە بە هەڵەبجە بەداخەوە لە ئێستایا بڕۆ خۆت بەناو شاری هەڵەبجەیە ئەسڵەن من شەرم دایگرتم کە جەنابێت هەڵەبجە نەگەڕاوە کردم وتت شوێن نییە لە هەڵەبجەیە بەرنامەکەی لێ بکەین ئەبێ بچین بۆ پارێزگای سلێمانی ئەمە شەرمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیدارەی هەڵەبجە کە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەڵەبجەیە ئەکا هەڵەبجەی نەگەڕایەوە هەڵەبجەی پێش 1970 ئەزانی چۆنە هەڵەبجەی پێش 1970 کۆمەڵێک سیمای جوان و شارستانەتی تێدا بوو یەکێک بوو لەو شارانەی کە لە ترۆپکی مەدەنیەتا بوو کە لە ترۆپکی پێشکەوتنا بوو خەڵکەکەی شارەکەی هونەرەکەی
مسلمانەتی مزگەوتەکانی ینی زۆر جۆرێک لە کاک عباس دێمە وڵات کاک شاین جەنابەت ڕێت چێ وەکو بزتنەوەی گۆڕان کە با بڵین لە ئیداری خۆجێی هەڵەبجەش بەشدارن بەرپرسیارەتی ئەوەی کە لە هەڵەبجێ دەکەوێتە سەرشانی تەنها پارتی وێکێتی یان ئێوەمانانیش کە لە ئیداری شارەکە بەشدارن بەشێکی بەرپرسیارەتیان ئەکەوێتە سەرشان. زۆر سپاس بەنای خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم هی و بەڕێزانی کە دانیشتوویان لە جەنابتانە و لە ئێمەشە دیارە پارێزگای هەڵەبجە خۆتانزان دوای کارەساتێکی گەورە ئەم شارە دروست بووەتەوە کە ئەم شارە دروستە بێتەوە لە دوایەوە خەڵکی هەڵەبجە و دانیشتوانی خەڵکی هەڵەبجە و دانیشتوانی هەڵەبجە بە حەقی ئەوەیە زان کە شاری هەڵەبجە بکرێتە پارێزگا و لێرە بتوانێت خزمەتێکی زیاتر بە ناوچەی هەڵەبجە بکرێت. ئێمە لە 2014ەوە بەڕسمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بوونێتە پارێزگا بەڵام ڕەنگە هەتا ئێستا وەک پێویست کاری بۆ ئەنجام نەدرای بە بەڵام بەشکەم تا زۆر هەندێک کار جێبەجێ کراوە هەندێک ئیشوکار کراوە کە لە خزمەتی خەڵکەکە بێ ئێمە لە هەندێک ڕووەوە ڕەنگە خزمەتیان کردوێ بەڵام لە ئاسی تموحیان و لە ئاسی شەهیدانی ئێمەیان نییە بەدۆکو کاک عباس ڕەشبین و نا ئێمە ڕەشبین بوون چییە ئێمە بەڵێ ئەو کاک عباس باسی ئەوەکە لە ڕوانگەی خۆیەوە شتەکە بینی ئێمەش لە ڕوانگەی خۆمانەوە ئەبین من لە سەرەتاوە بچوتنەوەی گۆڕان کە هەڵەبجە بووە پارێزگار پرۆژەیەکی هەبوو بۆ شاری هەڵەبجە چۆن خزمەت بکرێت چۆن گرنگی پێ بدرێ لە چ لایەنەوە زیاتر گرنگی پێ بدرێ دیارە گرنگی پێدان بە هەر شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان ئێمە ناڵێن هەڵەبجە وەک هەولێر و دووەک و سلێمانیە ئێمە زۆر لە دوای ئەوانەوەین لە ڕووی خزمەت گوزاریەوە هەر شارێکیش لە مەرحەلەیەکەوە ئەچێتە من بەرپرسیارەتی بەشێکی خەمە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی خەمەسە ئەوەیش کە پرسیاریان لەکەیت ڕەنگە کۆمەڵی مبڕیریان هەبێ بۆ ئەوی کە زیاتر ناتوانێت خزمەت بە شاری هەڵەبجە بکەن بە حکمی ئەوەی کە لە 2014 هەڵەبجە وەتە پارێزگا مەسەن شەڕی داعش هاتووە نەو دابەزیوە ئەزمەی موچە دروست بووە ئەمانە کۆمەڵی هۆکارن ئینسان کە ماڵەکەی خۆشی ئاوەدانکردنەوە لە ڕووی ئابووریەوە شکستی هێنا نەیتوانی وەکو پێویست خزمەتی ماڵەکەی خۆکە ڕەنگە کۆمەڵە شتە بێ نەتوانی جێبەجێ بکەیت. زۆر باشە کاک سەنگەر هەورامی بەربژێری پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتەکە هەمووی خرایە سەر شانی ئێوە وەکو پارتی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی هەڵەبجەتان پەراوێز خستۆ بۆ خزمەتی هەڵەبجە ناکەن؟ جا کاک سەنگەر بەڕاستی دەستخۆش بۆ بەرنامەکەت من پێم خۆش بوو نوێنەرێکی یەکێتی نیشتمانی کوردستانیش لێرە ئامادە بووایە و دوای ئەوەش پێم خۆش بوو ئەو بەڕێزانە لێرە میوانکەی کە کار بەدەست بن کە لە ئیدارەی هەڵەبجەیە بن بە جۆرێ قسەیان کە من هەستەکەم معارەزەن و هاوڵاتین هاتوون قسەیان کردووە من نمونەیەکی جوانم بۆ گێڕمەوە دوو مێر منداڵ ئەچنە لای مامۆسایەکی ئاینی پرسیاری لێەکەن ئەڵێن مامۆسا لە دوێنەوە لێمان بووەتە کێشە وەختی خۆی ئەڵێن لە سەنعان ئیسا خاچپەرستەکان دێن ئەی کوژن و ئەیخەنە ناو گۆماوێک من ئەڵێم سەق خواردوێتەوە و ئەڵێ گورگ خواردوێت مامۆسا جا من با بۆ تەواوکەم قوربانجان سەنعانیش نەبووە کەنعان دەبا من ئاخر قسەکانی جەناب من قسەکان تەواوە باشە ئەو ئەڵێ کوڕم چی و بۆ ڕاستکەمەوە سەنعان نەبوو کەنعان بوو ئیسا نەبوو یوسف بوو بەڵێ خاچپەرستەکان نەبوو براکانی بوو باشە نەیان خستە ناو گۆما و تا سەگ بیخوایان گورگ بەڵێ چیان بڵێ چی دەبا من عەرزی جەناب بکەم ئەم دوو بەڕێزە هەردووکیان جێگیری پارێزگاری هەڵەبجەن باشە من تێناگەم ئەم ڕەفیقانم کاڵە خۆرن بۆچی حەقی بێستانەکەیان نییە لە هەولێر معارەزەن لێرە دەسەڵاتدارن من نەک وەکو پارتیەک هاتوومەتە ئێرە قسە بکەم تەبان وەکو هەڵەبجە یەک هاتووم بەڕاستی گلەی گازین دەمە ناخر وەکو پارتیەک من پرسیار دلێکم بەڵێ بەرپرسیارەتەکە ناکەوتە سەرشانی ئێوە ئێمە نەک ئێوە ئەوەی کە خزمەتی هەولێرەکەن خزمەتی هەڵەبجەکەن ئێمە نەک ئەوەی بۆ دوهۆکەکەن بۆ هەڵەبجەیەکەن کاک سەنگەر کاگ سەنگەر ئێمە نەک بەرپرسیارەتی هەڵەبجە لە دیدگانی نیشتمانی نەتەوە یەکەوە مەسئولیەتی مەهابات و دیاربەکری هەڵەگرین بەڵام ئێمە وەکو یەکینەی ئیداری هەرێمی کوردستان بڵێ نازانم ئەم برادرانم لەکوێ خەوتون ئاگایان لێ نییە ئاگایان لێ یاخودنا ئێمە کاتێ باسی پرۆژە ئەکەین ئەبێت لە پرۆژە تێبگەین پرۆژە چۆن ئەکرێت چییە پرۆژە کاک سەنگەریان پرۆژە ئێمە بودجەی خۆمان هەر لەسەر دەستی برادران کە ڕۆژانە بە پازە چوون بۆ لای قەی خەزعەلی و بۆ خەزرا ئەچوون بۆ بڕینی موچە و بودجەی ئەم خەڵکە برادرانە کەسیان نەچوون لە سەڵاتی ئەم شارە لە سەڵاتی مەکە تۆ جملە ڕیزەکەی ئێستا دێمەلات کاکانە دێمەلات بێ ڕایگری لە جێی خۆیان ڕایگەکەت مادەم لای دەستمان پێ نەکردیاری
پێش بەرنامەکە پرسیارم لێ کردی وتم تۆ لە حکوومەتی وتی نا بەڵام لە ئیدارەی هەڵەبجە جێگری پارێزگای لە مەسئولیت ڕانا کاکاوە جەنابەت جێگری پارێزگاری هەڵەبجەی تەنها حکوومەت یاریێمی کوردستان بەرپرسەوەی کە لە هەڵەبجەیان ئیداری خۆجێویش کەم تەرخەمن بەشێکی بەرپرسێتی ناکەی خۆی بەرەکەوێ بەڵام پشتی سەرەکی هی حکوومەتی هەرێمی کوردستانە سەرکی ترینیان سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستانە حکوومەتێک نەتوانێت لە ماوەی 11 ساڵە سەرۆکی حکوومەتەکەی دەسەڵاتیەوەی نەبێ بێتە ناو پارێزگای هەڵەبجە ڕێگری لێ ئەکرێ مۆزەفێکی احتیاطی بڵێ وەڵام من جێگری پارێزگار بڵێ من دەسەڵاتم لە سەرۆکی حکوومەت زیاترە سەرۆکی حکوومەت لە 22/2024 هاتووە یەکەم سەرۆکی حکوومەت کە هاتوۆتە هەڵەبجە 16/13 هاتووە 16/13 هاتوۆتە هەڵەبجە تا 22/2024 بە بۆنەکانەوە بە حەملەی ئینتیخابیەوە بە یادەکانی خۆیانەوە بە ڕیفراندۆمەکەشەوە ئامادە نەبوون سەردانی هەڵەبجە بکەن ئەمە یەک دووهەم ئایا ڕێگریەکە لە حکوومەتی هەرێمەیانە بامە یەک نمونەوە بێت بۆی بزانێت کە دەسەڵات لای ئەوانە ئێمە یاسایەکمان هەیە کە یاسای ژمارەیەکی ساڵی 2015 لە 12 مادە پێکاتوە ئەم 12 مادە نیو مادەی جێبەجێ نەکراوە ئەو مادانشی کە جێبەجێ نەکراوە هۆکارەکەی هۆکاری سەرەکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بۆتە سەلمێنم ئێمە لە 25/9/2015 لە پارێزگای هەڵەبجە کۆبوونەوەمان کرد کە ئەنجومەنی پارێزگا پێک بێنین بۆ ئەوەی ئەم پاشاگەردانیەی کە ئەم برادرانە کە هیچ لە پرۆژە نازانێ هەسڵەن ناوی بودجەکان نازانی ئێستا من پێت دەڵێم چەند جۆر بودجە هەیە بودجەکان کاکشێخ گوێ کاکەگیان لە 25/9/2015 کۆبوونەوەیەکمان کرد لە پارێزگای هەڵەبجە بە ئامادەبوونی برادرانی پارتی دیموکراتی کوردستانیش و هەموو لایەنەکان برادرانی ئێمە کێ دەسەڵاتدارە لێرە ئیداری دەسەڵاتدار ناکاکە لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەگەر قسەکانت چڕکەیتەوە بۆ ئەوەی وەختی بەرنامەکە بگوشی بەوەی کێ بەرپرسیاری پرسیارە سەرچەکە ئەوەیە بۆ هەڵەبجە کاک عەباس ئیدارەی هەڵەب یەک ئیدارەی هەڵەبجە تەنها معارەزەیەک هەبێ لە هەڵەبجە ئێمەین معارەزەن لە هەڵەبجە لە ئیدارە بەشدار نین ئێمە بە هیچ شێوەیەکە بە ئەوە لە ئیدارە ئەوانەی کە لە ئیدارە خەڵک تەماشاوانەکە قسەکانت چڕکەیتەوە بۆ کاکەگیان ئێمە وەکوتم لە ئەو کۆبوونەوە کرا بە ئامادەبوونی سەرجەم لایەنە سیاسیەکان هەمووی واژووی کرد لە یەکگرتووە بۆ کۆمەڵ بۆ هەر هەمووی کە لە دەیدا ناوی ئەندامانی ئەنجومەن بێنینە پارێزگای هەڵەبجە بۆی ئیدارەکە تەشکیلکە کێ ڕێگر بوو برادرانی پارتی دیموکراتی کوردستان دواتر ڕێگر بوون بە نووسراوێکی وەزیری ناوخۆ کە کردبووی بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەبەر ئەوەی پارتی لە هەڵەبجە لە هیچ بەڕێوەبەرایەتیکی پێ نەدراوە ئێمە رازی نین ئەنجومەن تەشکیل کاک سەنگەر ڕێگەت نادەم دێمە وڵات کاتی خۆت دێ قسەی وەڵامی خۆت بدەرەوە کاک عەباس ئێوە بۆ وەکو ئۆپۆزیسیۆن خۆتان پیشاندن لە ئیدارەی شارەکە بەشدارین ئەمە پرسیارێ دووەم ئیدارەی پارێزگای هەڵەبجە شکستی هێناوە لە ئیدارەدانی ئەم شارە لە خزمەتکردنی ئەم شارە بەتاکید حکوومەتی هەرێمی کوردستان شکستی هێناوە لە گرنگیدان بە هەڵەبجە لە بنیانانەوەی هەڵەبجە لە خزمەتگوزاری پێشکەشتەی ئیدارەی هەڵەبجە ئیدارەی هەڵەبجەش بە هەمان شێوە بەرپرسە چونکە بوو هەڵوێستی وەربگرتایە هەڵوێستی وەربگرتایە لەوەی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو کاکاوە خۆی ئاماژە بەوە کەودان بەوە داهانێ گرنگی بە هەڵەبجە نەداوە یەکێتی و پارتی بەرپرسیارن لەوەی هەڵەبجە دواکەوتووە لە ئاوەدانکردنەوە دواکەوتووە لە خزمەتکردن دواکەوتووە لە پێگەێنانی ئەبوو ئیدارەی هەڵەبجە هەڵوێستی وەربگرتایەوە دەستی لە کار بکێشایەتەوە و بەرپرسیارەتی بخستایەتە سەر لایەنی پەیوەندیداری حکوومەتی هەرێمی کوردستان کە ئامادە نیە ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە دا ئێستا پێتەڵێم
ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پەوەدا 350 میلیارد دیناری تەرخان کردو بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە ئیدارەی هەڵەبجە هیچ هەڵوێستی ڕوونکردنەوەیکی نەبوو لەوەی کە نەک 350 میلیارد دینار بەڵکو 35 میلیارد دیناریش تەرخان نەکراوە و لە ئەرزی واقعی ئاوادانکردنەوەی هەڵەبجەیە بە هیچ شێوەیە کاری پێ نەکراوە. مدیر ناحەکە ئێوە بۆ دەستی لە کارنەکە مدیر ناحێ لە حکوومەتی پێشوە ئێمە هەندێک پۆستمان هەبووە یەکێک لەوانە مدیر ناحەی سیروانە مدیر ناحە ئێمە بەرپرسین بەرامبەر بە سیروان لە ڕوویەوەی کە مدیر ناحەکەی ئێمەیە بەڵام قەزای هەڵام بۆ سیروان کردووە بەڵێ هیچتان بۆ سیروان کردووە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە بەدەم داواکاریەکانەوە ئەوەندەی پێکرابێ ئەوەندی نەخێر نەیتوانیوە بۆ لەبەرەوەی هاوکاری نەبوون لەبەرەوەی وەڵامی راپۆرتەکانی لە پۆستەکە ماونەتەوە بەڵێ بۆ لە پۆستەکە ماونەتەوە منیش پێتەڵێم حەق بوو کە نەمایەتەوە. زۆر باشە کاک شاین ئێوە کاک عەباس دەڵێ ئیدارەی شارەکە بەرپرسە لەوەی کە هەیە بەشێکی بۆ دەست لە کار ناگەشتنەوە بۆ کە خزمەتی ئەم شارە نەکراوە قبوڵتان کردووە کاک سەنگەریان بە بۆ پۆست لە ماونەتەوە یان بۆ خزمەتی شارە نە بە ئاڕاستەیە قسە بکەن و لە یەکتری تێبگەین مەجای یەکتر بگەین قسە بکەین بۆی باشتر تێبگەین لە یەکتر هەر کەسە چی لە دڵی خۆیەتی ئێڵێ ئەوی کە بە مەلاحەزات خۆی بنووسی و وەڵامی باتەوە. ئێمە لە ئیدارەی هەڵەبجە کەم و کوڕیمان نەبووە ئەوە کاکاوە ئاگادارە ئەوەی لە سەرشانی ئیدارەی هەڵەبجە بۆ ئێمە جوودمان کردووە و داواشمان لە حکوومەت کردووە لە حکوومەتی عێراقیش کردووە بە هەموو شوێ بتوانێت خزمەتی ئەم شارە بکرێ. ئەم شارەی ئێمە وەکو پێشتر وتم لەنەوە یەکەوە ئەم شارە بۆتەوە بەم شارێکە ئێستا جەناب دۆستای و ئێمەش لە ئیدارەین لەگەڵ کاکاوە ئۆبرا بەڕێزانەیەکی کە ئیداری شارمان پێکێناوە. ڕاستە حکوومەت من وتم پێشتر نەیتوانیوە هاوکاری ئەم شارە بکە خەلەلی هەبووە. ئەگەر خەلەل نەبووی بێ بۆچی خزمەتی سلێمانیەکە بۆ هەولێرەکە ئێمە پێمان خۆشە زیاتری ئەو شارانش بکرێ بەڵام لە پەنا ئەوەش خزمەتی ئێمە بکرێ وەک کاکاوە ئیشارەتی پێدا 186 پرۆژە لەم شارە وەستاوە بە 250 میلیارد دینار پارێزگاکانی دیکە حەقی هەڵەبجەیان خواردووە ئێمە ناڵین حەقی هەڵەبجەیان خواردووە بەڵام ڕەنگە ئەوان ئەو پارێ بۆ ئەوانی سەرفەکەن بۆ ئێمە سەرف ناکەن کە بۆمان ناکەن بۆچی نایکەن ئێمەش پرسیارێک ئێمە چەند جارێ ئەمە ئیداری ئەم شارە هەڵوەستان وەرنەگرتووە خۆ تۆ بە هەڵوێز وەرگرتنی من و تۆ من و کاکاوە ئەمە چارەسەر ناکرێ ئەمە ناکرێ من و کاکاوە ئەگەر بڕێن لە جەنابیش بێت بەلایەنی کەمەوە بەرپرسیارەتێکت لە ئەستۆی خۆداتەنا تۆ بەرپرسیار نەبووی بەوەی کە پرسیار ڕوو حەلە بێبەوە ئەگەر حەلە بێبەوە فەرمەوە لەگەڵ کاکاوە ئەمە هەڵوێستێکی مەدەنیانەیە بۆ ڕووبوونەوەی ئەوە نییە ئێوە بڕیارتان من کاک عەباسیان نامەوێ بێمە ئەم وتوێژە هینەوە لە بین ئێوە بڕیارتان بە لە حکومەت بێنە دەرەوە بۆچی مانەوە لە حکومەتە بۆچی بەڕاستی بۆ وەزیرەکانی ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان سێ وەزیرمان هەبوو هەرسێکی ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەتا ئەم دقەیە لەگەڵ ئێوە وەستاوم خاڵێک نییە ڕوبەڕووی ئێمە بێتەوە کە گەندەڵیمان کردبێ کە داهاتی ئەم وڵاتەمان خواردبێ کە دزیمان کردێ کە خراپەکاریمان کردبێ هەرچیمان کردووە لە خزمەتی ئەم میلەتا بووە بەڵام ئەوەندە دەسەڵاتمان بووە ئەوەندەی مەسوولێتی شەخینە سەرشانی خۆمان ئەوەندەی کە بەشدارین لە حکوومەت ئەوەی کە کاک عەباس دەڵێت تاکەلایانی ئۆپۆزیسیۆن و دەنگی ناڕازی لە هەڵەبجە کۆمەڵی دادگەریە ئەوەی لە حکوومەتا بوو ئەوەی لە حکوومەتا بوو نابێ باسی ئۆپۆزیسیۆنی خۆی بکات نابێ باسی ئێمە لە حکومەتا بووین بەو نادادەی کە حکومەتی هەرێمی کوردستان کاک سەنگەر وازام قسەت زۆرە من نەقسەم زۆرە وەکو هەڵەبجەتان لێ کردینەوە لێرەش دەسەڵاتمان هەدەنێت دەسەڵات لای ئێوە کاک سەنگەریان بە عەرزی جەنابەت کەم یعنی ئێستا وای لێ هاتووە لە هەڵەبجە بەڕاستی بە جۆرێک خۆڵیان کردووەتە چاوی خەڵکی هەڵەبجەوە یعنی وەکو سەردەمی شۆڕشی لێ هاتووە منە بێ لەگەڵ ڕەفیقەکانم لە ئۆرگانە حیزبیەکانەوە شەوان دابەزین بەیان نامە و پرۆژەکان بەسەر خەڵکا دابەشکەین بە جۆرێتێکی هەدەن کاکاوە جێگری محافزی هەڵەبجەی قوربان باشە قوربان ئەگەر ئەم شتانت پێ ناکرێ من لەسەر دەستی ئێوە ئیمتیاز و هەموو شتەکانی جێگریەکە بۆ خۆت پۆستەکە ڕادەستی من کە وەکو تۆ بێزار نابوو هەموو زۆر شت هەیە بۆ هەڵەبجەی باشە بۆ هەڵەبجە یەکەم جەنابەت ئەڵەی باسی پرۆژەکانمان کرد قوربان 150 پرۆژە بۆ هەڵەبجە دەستنیشان کراوە بە گوژمەی 386 میلیارد دینار باشە بەڵام ئەبێ ئێمە تێبگەین ئەم پرۆژانە بەچی تەواوە بن کاک سەنگەر جەنابیان ئیداریە و زۆر باشتر لە من شارەزاترە ئەمانە لەسەر سندوقی وەبەرهێنان و پەرەپێدانی محافەزەکان ئەکرێت باشە ئەی بۆچی لە زاخۆ 151 پرۆژە جێبەجێ کراوە بە گوژمەی 400 میلیارد
دینار باشە. یەک پرۆژە نەوەستاوە ئەوە پرسیارێکی منیشە لە جەناب ڕەنگە گلەی خەڵکی هەڵەبجەش بێ ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ زاخۆ ئەکرێ ئەو پرۆژانی بۆ زاخۆ ئەکرێ بۆ هەڵەبجە ئەکرێ آخر کێ لێرە دەسەڵاتی ئیداری ئێرەی ئێوە حکوومەت هێرمی کوردستان ئەرزی جەناب لە زاخۆ هەورامانە لە سندوقی لۆکاڵی محافەزەکان و ئیدارە سربەخۆکانە ئیدارە ئەدرێن کاک سەنگەر ئێمە هەڵەبجە یەک پرسیار هەڵەبجە ئەو سندوقە داهاتە لەکوێ من ئەرزی جەناب دەکەم جوابت ئەدەمەوە 143 بودجە و داهاتی هەرێمی کوردستان بۆ سلێمانیە بڕۆن لە یەکێتی نیشتیمانی کوردستان پرسە حەزمە کردانەیەکیان لێرە بێ وەکو قەزای دووکان تەعامل لەگەڵ هەڵەبجەیەکە بەڵێ من لەگەڵ قسەکانی کاکشایەنم بەڕاستی زۆر بە شێوەیەکی جوان و معقولانە قسەکە هیوادارم لە حکوومەتی ئایندەدا یەکتر ببینینەوە ئەگە کورسیتانێنا هەر نازانم بەڵام من پرسیارە لە کاک عەباس هەیە من تێ ناگەم معارەزەبوونی جەنابیان لێرە لە چیایە پرسیاری جەنابت وەڵام نادەمەوە داهاتیان شارە بۆ خەڵکەکەی ئەگەر تۆ توانیت وەڵامی پرسیارەکانی من بدەیتەوە بۆ گرنگی نەدراوە بە ئەنفالەکان بۆ گرنگی نەدراوە بە کەسوکاری شەهیدان بۆ مناڵەون بۆچی بریندارەکانی چەکی کیمایی ئێستش ئەناڵێنن ئاوڕێکی ئەم لاولاو بەرەو حافەزەکان لە پاڵایە کە ئەوان بەرپرسیارە ئیدارەی بامشتێگەیە پێت بڵام کاک سەنگەر سەرەی منەت کار دیەکەم بۆڕی ئاوی ئەحمەداوا لە سەردەمی شەهید ئەکرەمی حەماعەلی و کاک مەحیەدین ڕەحیما کراوە ئەمە پرۆژەکانن باشە حەز دەکەم شتێک هەیە پێ و بڵێم من هەڵەبجە دوو دیوی ئەبینم دیوێکی فەرهەنگ و کولتور و ئەدەبە جوانەکەیەتی کە دەیتە ناو شاری هەڵەبجە جگە لە جوانی هیچی تر نابینی کە ئەوە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بەڵام بەڕاستی شەرمەزار ئەبی کە داخلی هەڵەبجە ئەبی ئەم بەرەو ئەو بەری زبڵخانەیە شۆفڵتان نییە بۆتان بنێرین لە ناتوان شتێکی وا بکەن تۆ ئەزانی با من ئەرزی جەنابت بکەم ئەو کاتیش لە سەردەمی شەهید ئەکرەمە دوو دانەمان خۆڵ و خاشاک و پاشماوەی 1970 پاکرایەوە ئەم بەر و ئەو بەریجادەیەکیانەیە پێیان پاک ناتوێتەوە بڵێ حکوومەت هێرێمی کوردستان و پارتی بەرسان من ئەم وڵاتە خۆمان بە بەرپرسیار بەڵام با من ئەرزی جەناب کاکاوە باسییان لێ پرۆژەی کاکاوە 30 ثانیە دەمێ 30 ثانیە قسەکەت بکە کاکاوە ئەتوێ بڵێ چی کاک سەنگەر 30 ثانیە ئەمەوێ بڵێم سەرباری ئەوەی کە ئەم خزمەت گوزاریانە پەیوەستە بە حکوومەتی لۆکاڵی و ئیدارە سەربەخۆکانی ئێرە جەنابی کاک مەسروور بەرزانی لە سەروی ئەمانەوە 4 دانە پرۆژەی گەورەی بۆ ئەم شارە زۆر باشە کاک سەنگەر دێمە وڵات کاکاوە من پرسیارەکەی خۆم کەم و قسەکانش ئیزافە من خۆم گوێم لە کاک ئازاد بۆ پارێزگاری هەڵەبجە 10 سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە کە پرۆژەی بۆم شارە ئەڵێ 11 داواکاریمان پێشکەش کرد 50مان پێشکەش کردایە جێبەجێ کرد جەنابەت جێگری کاک ئازادی خاڵەکان کە بە شایەتی کاکسەیە من نووسی باشە کاک ئازاد حکوومەتەکە لە ماوەی 9 ساڵ و ئەوەندەیە هەڵەبجە پارێزگایە بەم 4-5 ماڵە زاکیرەی 5 مانگە زاکیرەی خەڵک ناسڕێتەوە کە بڵێ چی کراوە چی نەکراوە ئەو ژمارانەی ئێڵە هیچی ئەسڵ ئەساسی نییە 150 پرۆژەی چی و منیش بۆ هەڵەیە ئەوەی من پرۆژەکانم لە سنووری پارێزگای هەڵەبجە جارێ سندوق نییە بودجێت تۆ لە مستەڵاحەکان تێ بکە سندوقی بتی بخوێنی تۆ بزانی سیستەمی حکومڕانی لە هەرێم چۆنە ئەمەی کە واقعەکەی لە پارێزگای گومرگەکەیەت و پارەکە خاتە ناوی و هاتوچێت و پارەکە خاتە ناوی با بە شتیوانیە هەموو داها دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی لە وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان دابەشی ئەکات لە 2015 ئێمە پارێزگاین بەس ڕقەمیان ناوە پێمان بەس ڕقەم کاکاوە وەزاری دارایی بەعکسەوەڵێ بەس ڕقم بۆ ئێمە دێتەوە پارەکە وەزارەتی پلاندانانیش ڕقم ئەنێرێ بۆ ئێمە هەر بە نمونە ئەڵێ بۆ ساڵی 2024 پارێزگای هەڵەبجە 13 ملیاردان هەیە لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ئەم سیازەیە هاتووە ئەم سیانزەیە نەهاتووە بەس ڕقەمە لە ساڵی 2015ەوە کە من جێگری پارێزگارم تا 2024
تا 2024 کە عباس هەڵێ هەڵوێستان نەبووە تەنها کەسێک هەڵوێستیە بێ لە سنووری پارێزگا باسی 390 ملیارەکەی کرد کە ئەسڵی نییە بەندە بوو کەوتم نەک 390 شتان جێبەجێ نەکردووە ئەسڵەن ئەنجومەنی وەزیران وتە بێژەکەیشی فەرقی بینی پرۆژەی جێبەجێکرا و چجای ئەوەی ئەم بەڕێزە فەرقی بینی پرۆژەی جێبەجێکرا و پرۆژەی تەرخانکرا و نازانێ ئەمیش تەرخانکراوە ڕقەمە ئێستا منیش هەڵەبجە و بۆ ئەەکەمە هین پرۆژانە چیە جێبەجێ ئەو پرۆژانە لە کەیەوە دەستی پێ کردو تۆ ئەبێ پرسیاری ئەوەکەی پرۆژەمان هەیە هی 2012 خستومانە تۆ گەڕ لە 2024 کە سەرۆکی حکوومەت بەڕێزیان سەردانی هەڵەبجەی کرد ئەو خاڵەمانایە دەستی پێ کرد ئەگینا ئەوەی کە ئەم بەڕێزە باسیەکە ئێمە کۆمەڵی بودجەمان هەیە ئەسڵەن هەڵەبجە گومرگی نییە هۆکارەکەی چی هەڵەبجە گومرگی نییە با من پێ بڵێم پارتی وەکێتی بە یەکۆ تەنسیقەکەن لەسەر مدیر عامێک مدیر عامەکە بە یەکێتی بێ لەم سنوورە ئەویش لە زاخۆوەری ناگرێ هەڵەبجەیان لەسەر ئەمە پەخستووە ئەوەی ئاڵێ دەسەڵاتی نییە دەسەڵاتی هەیە بۆ گۆڕینی یەک موظف لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەو دەسەڵاتی زیاترێت تا ئەو کاکسەیەنەی کە دیگری پارێزگارە بۆ کاروباری کات کاکە باز ئەگەر جەنابەت میوانەکەت بێ لە وڵاتێکی دیکەوە بچی لە سلێمانی و لەگەڵ خۆت بهێنی پێڵێ ئەوە پارێزگایە ئەزانی ئەمە نەک هەر میوانێکی دەرەوە بیهێنمەێرە هەر کاتێک جەنابەت باسی ئەوەت کرد کە بێ بچمە پارێزگای سلێمانی بەرنامەکە پێشکەشکەم لە بەرەوەی لە هەڵەبجەی زۆر ینی شەرم دایگرتم بەڕاستی زۆر خەجاڵەت مام لە باتی حکوومەتی هەرێمی کوردستان و لە باتی یارەی هەڵەبجەش بەڕاستی ناکرێ هەڵەبجە پارێزگایەک بێ هۆڵێکی تیانە بێ کە هەمووان وەکو یەک مامەڵی لەگەڵ بکەن و سوودی لێوەربگرن ناکرێ هەڵەبجە بەم شێوەیە ئیدارە بدرێ کە خەڵکەکەی بەڕاستی لە معاناتا بژین گەنجەکانی لە معاناتا بژین قوربانیەکانی لە معاناتا بژین کە سوکاری شەیدان لە معاناتە ئەنفالەکان 36 ساڵ لەمەوە بران فەلکراون هەڵەبجەیەکە هیچ بۆ هەڵەبجە نەکراوە ئەزانیی ئەوەی کە تەمەنی بۆ بانگەشەی هەڵبژاردنە یان بەڕاستی حەقیقەتێک لەم قسانە هەیە من خۆم ئەنفالم برامە نوگرە و سەلمان باوکم خوا لێی خۆش بێ لە تەمەنی 45 ساڵیە ئەنفال کرا پێکەوە گرانە نوگرە و سەلمان ئەو ئێستا وەفاتی کردووە 15 ساڵ وەفاتی کردووە کەسێک پێی نەوت ئەمە ینی بۆچی برایتە نگرە و سەلمان ئەمە قەرەبووەکەت ئەوە شایستەکەت ئەوە ڕێزێکەوە حرمەت تەنان نەک قەرەبووی کە سوکاری کیمیاوەران نەکراوەتەوە قەرەبووی بریندارەکان نەکراوەتەوە خزمەتیان ناکرێت مناڵەونبووەکان نەگەڕاونەتەوە قەرەبووی ئەنفالەکان نەکراوەتەوە قەرەبووی خەڵکی هەڵەبجە نەکراوەتەوە با شتێکی پێ بڵێم ساڵی ڕابردوو دەنگۆیەک دروست بوو لە هەڵەبجەیە وترا هەر کەس وەرەقەیەکی ئێرانی هەبێت لە ئوردوگاکان قەرەبووی یەکاتەوە حکوومەتی عێراقی فیدراڵ باشە زۆربەی زۆری خەڵکی هەڵەبجە ناچار بوو بە ملیۆنان دینار سەرفکە لە هەڵەبجەیە بچێ وەرەقەیەک لە کۆماری ئیسلامی ئێران و ئوردوگاکانیەوە بێنێتەوە و سەدان تەکلیف بکە بۆ ئەوەی کە قەرەبوو بکرێنەوە کەسێک نەیوت نەهات بڵێ وەرەقەکانتان بێنن کەسێک ئەوە حکوومەت هەرێمی کوردستان وتی بڕۆن بێنن بەڵێ حکوومەت وتی بڕۆن بێنن ئەزانیی نوێنەرەکانی ئەم شارە وتیان کە لە بەغا بوون زۆر باش نوێنەرەکانی ئەم شارە وتیان دوای کەس لیان نینە پرسیەوە ینی وا تێگەیشتم کاکە باس واڵێ و کاکسەنگەریش بە هەمان شێوە کە حکوومەت هەرێمی کوردستان لە ئێوانە بەشێکی زۆری بەرپرسیارەتەکە لا ئێوەیە شار بۆ پاک ناکەنەوە ئەڵێ کە داخلی شارە بیەوە بەرەوە بەری زبڵ خواردوێتی ینی بەرپرسیارەتەکەس لەسەر شانی ئێوە نییە بۆ هەموو شتێک خەنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکش جیاکەینەوە ئێمە کە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ناڵین پارتی ناڵین یەکێتی ناڵین گۆڕان ئێمە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە ئەوانە کەم تا زۆر هەم کۆمەڵیشیا بەشدارە هەم یەگرتوش لە حکوومەتەکە لە حکوومەتی محلیە حکوومەتی محلی ئێوەش حکوومەتی ئێمە ئەوەستەوەمان وەرگرت کە تۆ ئامادە نەبووی وەریگری ئێمە هاتیە دەرەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرەوەی نادادی بەرامبەر بە خەڵکی کوردستان و وەتمان بەڵێ ئەو هەڵوەسەی کە ئێستش نەخێر ئێمە لە حکوومەتانین بە هیچ شێوەیە ئەوە نیە لە حکوومەتی هەرێمی محلیان ئێوە نیە لە حکوومەتی خۆجێیان باسەکانی ئامادەبووی وەزیرەکانە بکشێنیتەوە نەخێر من بڵێم ئێمە ئامادەبووی من حەلی مشکلە هەڵوێستە بەرامبەر بە خەڵکی کە باسی پارێزگای هەڵەبجەکەن کاکازادەی کێتیە کاکاوەیە منیش مەدەست گۆڕانم بەڵام ئێمە باسی پارێزگای هەیئەتی
ئیدارەی هەڵەبجە ئەەکەین باسی گۆڕانی و یەکێتی و یەگرتو ناکەین ئێمە ئەوەندەی بتوانین ئەو ڕقەمانەی کاکسەنگەر باسەکە بەس ڕقەمە یان بەڕاستی پرۆژە کراوە بۆ ئێمە هەندێکی پرۆژە کراوە هەندێکیشی ڕقەمە ئێمە لە واقعا ئێڵێن مەسەن ڕەنگە پرۆژە هەبێ مەسەن پاری باشی بۆ تەرخانکراوە بەڵام جێبەجێ نەکراوە بەڵام کە جێبەجێ ناکرێت ئەوە حکوومەتی هەرێم بەرکەی جێبەجێکردنەکەی بەرپرسیارەتی پارەی پێ نەبێت کە ئێمە داوا داهاتی هەڵەبجە چی لێ دێ داهاتی هەڵەبجەی ناگەڕێتەوە ئێمە لە بەرەوەی کاکاوی شارەتی بەوە داوتی بەڕێوەبەرایەتی و گومرگمان نییە لەم شارەیە داهاتی پشتە ئەگەڕێتی مرور و گەرمیان هیچی ناگەڕێتەوە ئەم سنوورەی هەڵەبجە ئێستا لەم سەردانەی جەنابی سەرۆکی حکوومەتە بڕیاریدا لە سابیسی داهاتی گومرگەکان بگەڕێتەوە هەڵەبجە ئەوە بە هیوادارین لە ئایندا ئەوە جێبەجێ بکرێ و کە بوار کاکاوە بواری جێبەجێکردنەوە ئەتوانین بەمە کەمێک لە هەمی شاری هەڵەبجە هەڵبگرین ئەو شوێنانی یەک شتێ پێڵێ لای میوانەکان یەکشت باشە گرنگترین شتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبوو بیکردایە بۆ هەڵەبجە دڵنیاییکردنەوەی خەڵک و دانیشتوانی هەڵەبجە بوو کە ئەم شارە پاک ژینگەی پاکە بۆ ژیان دەشێ لەبەرەوەی کیمیایی باران کراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە قسەکەم تەواو هەر یەک قسەکە ئامادەیە دەیان ملیۆن دۆلار بداتە دیلۆیت بۆ ڕیزکردنی ڕقم و پێمان بڵێ کە نەو چەند لەبەرەوە بەڕاستی خۆڵ نەکەینە چاوی هاوڵاتیان من حەق بە هەموو برادەرەکان و ڕەفیقەکانم بەدەم نزیکی بانگەشەی هەڵبژاردن بووینەتەوە وەزعی سیاسی و حزبیان زۆر خراپە ئەم بەیانیە تەلەفۆنی هاتووە بۆ ئەم بەیانیە تەلەفۆنی هاتووە بۆ ئەڵێن چی ئەڵێ چی ئەڵێ لایەنێکی ئیسلامی بۆی کردووە ئەڵێ گوناحبارە بیدەنگ نەدەی بە فڵان شوویە آخر تۆ ئێوە ئەوەی ئەم برادرانە ئێڵێن بانگەشێ هەڵبژاردنە یان حقیقەتەکەی من پێتەڵێم بانگەشەیە هەندێکی من پێتەڵێم ئەوان نەک هەڵەبجە و کەیسی هەڵەبجە و خەڵکی هەڵەبجە وای گەورە و دینە پیرۆزەکەشی بەکارێنن کاکە زۆر باشە بەکار نێناوە نە خەڵک بەکارێن وەکو ئەم کە خۆڵ بکەینە چاوی خەڵک زۆر بەڵام بەداخەوە تێناگەن نە لە سیستەمەکە نە لە زۆر شێوازی تەرجمەی سەر شارەکانی تۆ ئەندامێکی یەک فەرمانبەر یەک نمونی یەک فەرمانبەر لە سنووری پارێزگای هەڵەبجە نەقڵ بووە لەسەر ئەوەی کە وتوێتی پارتیم نەقلیش نەبووە هیچ قسەیەکیان لەگەڵا کردووە ئەنجومەنی وەزیران هاتە سەر خەت بۆ ئەوە نەهێشت ئەوە دەسەڵاتیان هەیە لەم سنوورە زۆر باشە ئەڵێ دەسەڵاتیان وەرەگرن نیشتمانێک وەرەگرن بەڵام هیوادارم حیزبیانە هەڵەبجەیانە پرسیارەکانتان بکەن ینی خەمی هەڵەبجەتان پێ بێ حیزبیانە مەیکەن ئوستاز جەنابەت ناوی خۆت بڵێ پرسیارەکە لەکوێیەکەی سڵاو هیوا وڵا پرسیاری یەکەم بۆ کاکاوە بوو وەڵا بۆ کاکاوە کاکسەنگەر یەکی پرسیارێکی سەریع زۆر سەریع کاکاوە جەنابیان فەرمی لە 2015ەوە جێگری پارێزگای وایە 9 ساڵیشە هیچ نەکراوە بۆم شارە دیارە یا چەوراوەکەی باشەوە دەست لە کار ناکێشیتەوە یاوە تا لە سیستەمی ئیدارەکە باش تێگەشتویت برایانی پارتی لی نازانن تۆ باشتر لێزانی بۆ کاکسەنگەر ئایا ئەگەر جەنابتان لە پەرلەمانی کوردستان دەرچوون و چوونە پەرلەمانی کوردستان چی بۆ هەڵەبجەکەن وەکو ئەمانی تر هەڵەبجە بەجێ نەیاڵن و جارێککە ئەم خەڵکە ئاوارەکەکاوە بەڵێ پۆستەکە ئەوەنە ئیمتیازی تایە کە دەست لە کار ناکێشن بەتاکید نەخێر من پێشوێ بمەجێگری پارێزگار ئیمتیازم لە کۆمپانیای خەتیب عەلەمی بوو لەمە زیاتر بوو و هەموو مانگێک لە زەرفێکە پێش سەری مانگ موچەکەیان بۆ نردومەتە ماڵۆ و لە ئەمریکا جنسی ئەمریکی مەیە لە ئەمریکا گەڕامەتەوە بە خزمەتی ئەم شارە زۆر باش لەبەر ئەوە لە 2015 بۆ ئێستا نەموتووە کە هیچ نەکراوە ئەڵێم ئەوەی کراوە بەشی زۆری ڕقم بووە و بەقەدەر ئەم
چەند مانگەی کە ئێستا بۆ هەڵبژار نەڕۆین ئەوەندە وعد و بودجە و ڕقم نەدراوە بە هەڵبجە. کاک سەنگەر ئەگەر بیبە پەرلەمانتار لەگە خەڵکی هەڵبجە ئێمە بین بە پەرلەمانتار بچمە پەرلەمانەوە تەبەن ئیشی پەرلەمان دوو ئیشی هەیە ناچمە سەر دوو ئیشەکەی بەڵام هیچ نەبێ هیچ نەکەین هەڵبجە ناکەینە وەکو خەڵکی هەڵبجە ناکەینە جامتایەکی بەرژەوەندی و بۆ هۆنینەوەی خوێنی ئەو شەیدانە و دوای ئەوەش تەواوکەری کارنامە و بەرنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت. زۆر باشە. فەرموو جەنابەت. ناوی خۆت و پرسیارەکە لە کێیەکەی؟ سڵاوتان لێبێ دادیار فاروقم هەر خەڵکی هەڵبجەی شێدم گەنجێکی ئەم شارم. زۆر باش. پرسیارەکەم ڕێک دقیق ئاڕاستی کاک سەنگەرەکەم. بەس تۆزێ سەوتێ بەرزکەیتەوە. پرسیارەکەم ئاڕاستی جەنابتەکەم. بەڵێ. دەستەی وەکو گەنجێک قسەکەم. باشە. دەستەی یاساناسانی یەکگرتوو و پرۆژە یاسای مناڵەوەندبەکانی ئاڕاستی دەستەی یاساناسانی یەکگرتوو تخوا دووتر دەنگە بەرزکرد. دەستەی یاساناسانی یەکگرتوو و پرۆژە یاسای مناڵەوەندبەکانی ئاڕاستی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان ڕێگر بووە. ئەمە قسەی من نییە. باشە. پارتی دیموکراتی کوردستان و جێگری سەرۆکی پەرلەمان ڕێگر بووە لەوەی کەم پرۆژە یاسایە بچێتە ناو بەرنامەی کار و دەنگی لەسەر بدرێ ئەوانە. باشە. پرسیارەکەت؟ پرسیارەکەم لەوێ پارتی دیموکراتی کوردستان بۆچی پرۆژە یاسای مناڵەوەندبەکانی ڕاگرتووە باشە زۆر باشە تەواوەتێکی زۆر کاک سەنگەر تەبان من ئاگاداری ئەوە نیم ئەگەر ئاگاداری هەر جوابێک بدەمەوە نازانم. ئەگەر پرۆژە یاسایەکی وا هەبێ پارتی لەگەڵە من بۆ یەکگرتوو پێشکەشی کردووە پارتی یەکگرتوو پێشکەشی بکە خزمەتی خەڵکی هەڵبجە بکە پشتگیریەکەنیەوە نەک ئەو بەڕێزە گەنجە ئازیزە خەمخۆری هەڵبجە و قسەی فەرموو نەک هەموو کەس نەزانێت جەنابە دەزانی من بۆ خۆم لە نەخۆشخانەی ئەڵڵاهو ئەکبەر لە سنە لەدایک بووم لەبەر کیمابارانی هەڵبجە بەڵێ ئەوە پێش خەڵکی هەڵبجە خزمەتی خۆمەکە ئەگەر پرۆژەیەک یەکگرتووە ڕەفسکراوە لەلایەن سەرۆکایەتی حکوومەتەوە لایەن ئەنجومەنی وەزیرانەوە لەبەرەوەی بە بیانوەی ئەوەی بارگرانی بۆ سەر بودجەی گشتی دروستەکە کە هەمویان ناگەنە 100 مناڵ بودجەی تەنها ئەندامانی ئەنجومەنی شارەوانی نییە کە ئیزافە کراوە. بەڵام بۆ مناڵەوەندبووەکان بارگرانی بۆ حکوومەت دروستەکە. ئەگەر ئەو خوشکە لە دوای یەک دەخ ببوو. ناوی خۆت و پرسیارەکە ئاڕاستێکیەکی؟ سەرچا بە ناوی خواوەڵای کاک سەنگەر لەبەر ئەگەر بیتە سەر ئەوەی ئێستا من خۆم لە کۆڵانێکەوە هاتووم کۆڵانەکە قوڕە. باسی ئەوە کرا لە خزمەت گوزاری بۆ هەڵبجە کراوە بەڕای من هیچ خزمەت گوزاریەک نەکراوە. ئەنجا لایانی بەرپرس قسەیەک هەیەڵێ پێویست ناکە ئاوی دەریاب خۆی بۆی بزانی هەمووی سوێرە. هەموو ئاوی دەریاب خۆی بۆی بزانی. پرسیارەکەت لەکوێیە؟ پرسیارەکەم بۆ لایەن دەسەڵاتدارە کاکا و کاک سەنگەر. لەبەر ئەوەی دەسەڵاتدارە لە ناو حکوومەتە لە هەموو ناکرێ بێ هەولێر و سلێمانی جیاکەیتەوە بڵێ من بەرپرس نیم لە شاری هەڵبجە خۆت بێ لایەن بکەی. باشە. بۆ جێگرانی پارێزگاری بەرپرسین لە بچووکترین کەم و کوڕی ئەم شارە بەڵام بە ئێوە وتووە کێ هۆکارە. باشە. پرسیارەکەم ئەوەیە چیتان هەیە بۆ هەلی کار بۆ گەنجان. ئەنجا پرسیارێکی تریشم ئەوەیە من خۆم لە قۆناغی ئامادەی 3 جار مەکتەبم گۆڕیوە بۆچی لە بەرەوەی مەکتەب نەبوو دەرسی تا بخوێنم. زۆر چی ئەکەن بۆ کەرتی پەروەردە؟ زۆر باشە کاکاوە من جارێک لە باتیاریەکەمیان باشە. کاکاوە قسەی زۆریان کرد با من یەک کۆمنت بدەم دەمەلای جەناب کاکەوە کاکاوە ئەڵێ ئێوە پارتی بە پرۆژەکان ئێمە کە لەو شوێنە بووین هەر جوابی ئەوەی ئەو بەڕێزەی پێشووتریش لەوەتی من لەوێم نەمهێشتووە دەستوەردان نە لەلایەن پارتی نە لەلایەن یەکێتی لەلایەن مەسوولیانەوە بکرێت لە پرۆژەکانە و بەرتیل وەرگێ ئەو پرۆژەی دو سایدەی 3 سادەکە ئەیبینن کە بە هەوڵی ئێمە تەواو بوو زۆر باش پێشەوەی متمەوێت 5 ملیۆن دلار بەس بەرتیل درابوو بە بەرتیل لەوە کۆمپانیاکە وەرگیراوە پێش بۆ ئەوەی من وەرگرت بوو کاکەوە دەسەڵاتداران وەریان گرت دەسەڵاتدارانی کی آخر دەسەڵاتداران لە حکوومەت و لە حیزب لێرە لە هەڵەبجە لە هەڵەبجە نا لە سەروی هەڵەبجەوە لیان وەرگرتەوە بۆ مەرجە ئیشابن دیاریەکەم دوای ئامادەم لە بەردەم مەحکەمان ناو مستەمسەکات و کۆمپانیاکەش بانکە من بچمە ئەوێ جارەی دەسایدی عەبابەی لێ باشە کە پارەیان نەختینیانایە نەختینیانایە هەموو جارێک کە نەختینەیەکی وەرەگرت دەفتەرێکیان لێ وەرەگرت بەڵام من نەمهێشتەوە یەک گەندەڵی لە پرۆژەکانە بێن نە ئیدارەی گشت زۆر باشە کاک سەنگەر وەڵام بەرەوە کاک سەنگەر وەڵامی بەرەوە زۆر بکاکە هەلی کار بە قسە و بە بانگەشە و بە خۆڵکردنە چاوی خەڵک نابێ هەلی کار چۆن دروست دەکرێت دادەگیان
جەنابی کاک مەسروور بەرزانی کردنەوەی مەرزی سازانی ڕاگەیاندووە، کردنەوەی پردی تووەقوتی ڕاگەیاندووە، کردنەوەی پردی تەنگی سەی محەممەی ڕاگەیاندووە لەگەڵ سایلۆی هەڵەبجە. ئەگەر ئەم پرۆژانە پرۆژەی استراتیژی نەگە ئەم پرۆژانە بچنە بواری جێبەجێکردن و برادران لەم لاو لەو لا بودجەکەی نەبەن دڵنیا بن لەوێ دڵنیا بن کاکسەنگەر چەند ساڵە 100 مەتری سلێمانی بورجەی بۆ تەرخانەکرێت و دروست ناکرێت ئەو چەند ساڵە بەڵێ ئەگەر بۆ ئەگەر ئەمان ڕێگر نەبێ وەکو چۆن ئێرانیەکان ئەڵێن هەڵەبجە ئەبێتە بازارچە ئەبێتە ناوەندێکی بازرگانی کە هەلی کار زۆر 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 لە ئاستێکی باڵا زۆر باش من کۆمنتم لەسەر ئەوە هەیە بێتە ناوەندی بازرگانی هەلی کار ناوەندی بازرگانیشمان هەیە لە شارەکانی دیکە و پارێزگاکانی دیکە خاڵی سنووریشمان هەیە دوو حزبی دەسەڵات هەمویان مۆنۆپۆڵ و کۆنتڕۆڵ کردووە بۆ بەرژەوەندی خۆیان هیچ تاکێکی هەرێمی کوردستان بە تاکەکانی هەڵەبجەشەوە نازانێت داهاتی ئەم خاڵە سنووریانە چی لێ دێ بۆ کوێ ڕوانی کێ با من یەک ئەوە بڵێم ئەو خوشکە بەڕێزا وەکو گەنجێکی هەڵەبجەی باسی هەلیکار و دامەزراندنی کرد هەلیکار و دامەزراندن لە 4 ساڵی ڕابردووە کراوە بەڵام ئەزانی چۆن کراوە جارێکیان 400 هەلی دامەزراندن بۆ هەڵەبجەیە ڕاگەنا لە 2 ساڵی ڕابردووە بەڵام بەپێی بەدواداچوونەکان لە سەدا هەفتاوێکی ئەم دامەزراندانە بە نەشەفافی کراوە بە واستەی حیزبی کراوە بە پشتی ئەندامانی کۆمەڵی دادگەری بێبەش بوون لەو هەلیکار دامەزرانانەی کە هەیە لە هەڵەبجە کۆمەڵی دادگەری لاوانی هەڵەبجە بێبەش بوون ئێمە کێشەمان لاوانی هەڵەبجە پرسیارەتەکەی ئیدارەمان لەگەڵە کاک شاهین کاکشین بۆ ناشەفافیەت و نەعەدالەتی هەبوو لە دامەزرانی وەڵامی بیتەوە 500 هەلیکاری تر دامەزراندنی تر ئێستا ڕاگەیەنراوە 15,000 گەنجی هەڵەبجە دەرچووی هەڵەبجەیی ناوی خۆیان تۆمار کردووە فۆرمیان پڕ کردوەوە بەبێ 15,000 ئەزانی چۆنە 11,000 گەنجی هەڵەبجەیی دەرچووی هەڵەبجەیی فۆرمیان پڕ کردوێتەوە لەم 11 هیچ کامیان دڵنیانین کە دامەزرا بێ ئێوە لە حکوومەتن خەڵک دڵنیاکەنەوە کە پرۆسی دامەزراندن و هەلیکا لە هەڵەبجە شەفافە بێ عەدالەتی تیا بێ حیزبی سەنگەریان باتخوا با مەجای یەکتر بن قسە بکەین بۆی لە یەکتری تێبگەین ئەگەر مەجاالین بەڕاستی ئێمە داواکاریەک هەیە لێرە کە پێنسەکەت بۆ هەڵەبجە دابمەزرێن ئێمە ئەم 11,000 کەس فۆرمی پڕ کردوێتەوە ئەو ئیشەی ئێمە نین ئێمە ئەوەندە هەیە موافقت ماوەگرت بۆ دامەزانی 500 کەسەوە کاکاوە ئەزانێ ئەنجومەنی ڕاژە ئەمەی کردووە لەگەڵ کاکاوە لەگەڵ نوقشەخان قایمقامی ئەم شارە ڕۆژچوونێتە هەولێر کۆبنەوەمان لەگەڵ ئەنجومەنی ڕاژە کردووە پێوەرەکانیان پیشان ناوین گلەیەمان لێی نەبووە کە من گۆڕانم کە کاکاوە یەکگرتووە کە نوقشەخان قایمقامە بە یارمەتی خۆت کە قایمقامە ئێمە وتومانی پێوەرەکەتان زۆر جان و شتێکی باشتان کردووە لەم ئایندەشە هاتوونەتەوە بۆ لامان لە محافظە کۆبنەوەیکیان کردو ئەینە شتیانە ئەگەر قسەکانم وانین کاکاوە توانێ وەڵام باباسیێن پرۆسێمان بۆ باشە یەک پرسیاری لێ بکە باشە بۆچی خاڵبەندیەکە ڕانەگەێنراوە خاڵبەندیەکەش یەکشتی پرۆسەی دامەزرانی گەنجی هەڵەبجە بەڵێ شەفافە من ئەمەی هەتا ئەم دقەیە بینومە من ئەڵم شەفافە هەتا ئەمەی پێنسا من لە ڕابردوو نازانم منە باشە خۆت و هەموو شکاتی خۆیەتە پێشەوە باشە خاڵبەندەکە ئێمە ڕێکخراوەکانمان چۆن ئەزانی شەفافە ڕۆسەکە شەفافە چۆن ئەزانن خاڵبەندیەکەمان لایە گەرەتێ پیشانی خاڵبەندیەکە پێک هاتووە لە ساڵی دەرچوون لەگەڵ شەهیدان لە کاتی خۆیان شەفافە وەکو ئیداری شارەکە بە شێوەیەکی شەفاف و عەدالەت خەڵک دامەزرێن لەبەرەوە من باسی بەیانی ناکەم باسی حەقیقی کە ناکەم تا ئەم دەقە لەگەڵ ئەو بەڕێزا ئێمە چاودێر و بە دوواداچوونی زۆر ئەوەی لە لیژ نەکات هەر حاڵەتێک هەر حاڵەتێک باشدا بە ئێمەی نەماوە ناوەکانیان بۆ پشتگیری قسەکانی کاکشێخ و کاکشاین بڵێ ڕازە فەرموون نوقشەخانیشیان لەگەڵ بوو لەگەڵ کاک موحسینا دانیشتوون بەڵام ئەوەی کە پشت بەستن ئەکرێ بە خاڵەکانی ئەوەی کێشەنیە بەڵام کە دێنەوە تا ئێرە دەستێوەردان نەکرێ ئەیبینی لەگەڵ ئەوە
بتوانم ئەڵەن تەواو سیسانەکەی من باشە زۆر خۆ 400 ناوەکە کە پێش 2 ساڵ ڕاگەێنرا ناشەفا بوو بۆ هەڵوێستان باشە ینی لە هەڵەبجە زۆر سپاسانەکەم بەربژێران ئێمە 980 کەس ناوی دەرچووە کە لەوێ ئیمێڵیان بۆ 500 دا ئەمەزرێ ئەبێ بیبڕۆن زۆر سپاسانەکەم بەربژێرانی کاکاوعلی بەربژێری یەکگرتووی ئیسلامی کوردستان کاک سەنگەرەوەرامی بەربژێری پارتی دموکراتی کوردستان کاک عباس محەممەد بەربژێری کۆمەڵی دادگەری کاک شاین حەمەڕەزا بەربژێری بزوتنەوەی گۆڕان زۆر سپاسی تابەن ببورن تخواکاتم نەما زۆر سپاسی هۆڵی دەلێن VIP یەکەم لە پارێزگای هەڵەبجام هۆڵیان دانێ لە بەروی بەڕاستی هیچ شوێنێکی ترمان دەست نەکەوت لوتفیانوانەوە شوێنەکان دانێ بەرنامەکەمان تیا تۆمار کرا زۆر سپاسیانەکەین زۆر سپاس بۆ ئێوەش کە بینێری ئێمە بوون خواتان لەگەڵ